دوایین ئامادەکاری هەردوو تیپی تازە پێگەیشتوانیانەی هەولێر و هەندرێنە بۆ یاری کۆتایی خولی تازە پێگەیشتوانی کوردستان. یاریەکە ڕۆژی سێشەممە لەسەر یاریگەیانەی پێشمەرگەی هەولێر لە پیرمام لە کاتژمێر 4 و 30 خولەکی ئێوارە ئەنجام دەدرێت. هەندرێن بەڕاهێنەراتی فەتحی قەرەنی و ستافەکەی دوو قۆناغیان بە پلەی یەکەم لەسەر ئاستی تیپەکانی هەولێر و کۆمەڵەیەک لەسەر ئاستی کوردستان بڕی و لە یاری پێشکۆتاییش لەسەر حسابی پێشمەرگەی سلێمانی گەیشتنە یاری کۆتایی. ئێستاش هەموو ئامادەکاریەکیان بە تەواوی پێکاتەکەیان بۆ پاڵەوان بوون کردووە. تیپەکەمان ڕۆژ لە دو ڕۆژ لە مەشقەکان بەڕاستی پابند بوون و یاریزانەکان تیپەکەمان بەرەو پێش بەڵام ئەو دوا کەوتنە تۆزێک ئەمە ڕاوەستە بەڵام الحەمدوللا زووتر خەبەریان دانیە چێت پێ کوردستان هەفتێک 8 ڕۆژما بوو کە گوتیان یاری کۆتایی دەڕای ئەمە دیسان خۆمان باشتر ئامادە کردیە و لە وەکو یاریەکانی تر باشتر خۆمان بەرەوەی یاری کۆتاییە دەتوانم لەم هەردوو تیپ دەتوان لێکدری بنێن بەڵام ئێمە وەکو خۆمان نقطەی قووەت و نقطەی زعفی ئەو تیپە دەزانین ئەوانیش هەر وەکو ئێمەنە لەبەرەوەی یەک شارین بەڵام ئێمە هیچمان لەسەر کردووە. تیپی تازە پێگەیشتوانیانەی هەولێریش بە ڕاهێنەرەتی سەردار فارس و ستافەکەی هاوشێوەی هەندرێنی هاوشاری قۆناغەکانی خولەکەی بەسەرکەوتووی بڕی تا گەیشتە یاری کۆتایی بە تەواوی پێکاتەکەی و بەبێ دابڕانی هیچ یارزانێکی چاوی لە نازناوەکەیە و دەیەوێت قەرەبووی نەگەیشتن بە قۆناغی کۆتایی خولی نایبی عەرەق لەو یاریە بە بەرزکردنەوەی نازناوەکە بکاتەوە. سوودی باشمان لە یاریەکانی دەوری عراقی وەرگرت لەبەرەوەی ئەو کەم و کوڕیانێک کە لەو دوو یاری پێشوو پێشکەشیان کرد ئەمە ئێستاکە ئیش لەسەروان دەکەین بۆ ئەوەی کەمترین هەڵە بکەین لە یاری کۆتایی چکە یاری کۆتایی ئەگەر تو بتێ بیبێەوە یان سەرکەوتوبی دەی بە کەمترین هەڵە کۆتایی بارەکە بنین ئامادەشین وەکو دەستەی کارژێڕی وەکو یاریزانەکان وەکو دەستەی کارژێڕیانەش ئەوانش هاوکارن ئەوانش نزیکەوە لەگەڵمان ئیش دەکەن ینی هیچ کەم و کوڕێکمان نییە ئینشاڵڵا خوا موفەقمان دەکە سەرکەوتو دەبین. هەردوو تیپی تازە پێگەیشتوانیانەکانی هەندرێن و هەولێر دوو تاکە نوێنەری پارێزگای هەولێر بوون لە قۆناغی کۆتایی توانیان بگەنە یاری کۆتاییش. هەردوو تیپ 4 جار ڕوبەڕوو یەکتر بوونەتەوە لە مۆرزە هەندرێن جارێک سەرکەوتنی تۆمار کردووە و یاریەکیش بە یەکسانی کۆتایی هاتوو. هەولێریش دوو یاری سەرکەوتنی نووسیەوە لە کاتێک هەندرێن پێویستی بە سەرکەوتن نەبوو هەولێریش بەم دوو سەرکەوتنە دوو قۆناغی گرنگی بڕی. یاری پێنجەمی نێوانیشان پاڵەوان دیاری دەکات. حسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.